سریانی و کلدانی و ئاشووری سزمی جیاجیابی ئەوە ڕێی خۆیان بوو بەڵام ئەوەش باوەڕکەم زەحمەتە بەنسبەتەمە ئەمە ڕێی تورکمان هەر ئەوەندە بوو یەک بازنەی بی و مداخەلە نەکرێ و نوێنەری تورکمانەکان لە کۆمیسیۆنی هەڵبژاردن هەبی و لە دەنگدانیش با بڵێین لە ئێستا وەسزلەکان دیاربی بە چ بەڵگەیەک خەڵک دەچی دەنگ دەدات زۆر زەحمەتەوە زەحمەتە چونکە بەڕاستی ئەوە ناکرێ ئەوە چێ دەزانێت ئەوە کووردە ئەوە تورکمان خۆی نەچوان نەنووسرایە لە نفوسش نەنووسرایە مثلا ئێستا ئەمن چوو بە نوێنەری تورکمانم چوومە ئینتخابات خەڵک دەنجی دایتەمە ئەگەر یەک دەستکاری دەنجی کردبی ئێوە خەتای من نییە خەتای ئەو لایەنەیە کە سەرپەرشتی هەڵبژاردن دەکەن.